بەبەرچاویانەوە تەقا لە دوو کارمەندی پۆلیسی کەرکووک کرا. چۆنێتی ڕووداوەکە بۆ ئێمە دەگەڕنەوە. هەمووان بە دیمەنەکە شۆک بوون. بەهۆی تەقەکانەوە یەکێک لە پۆلیسەکان بە ناوی شوان تاهر ڕاستەوخۆ گیانی لەدەستدا. پۆلیسی دووەمیش بە ناوی عەدنان حسێن بە سەختی بریندار بوو. ژنێکیش کە خەڵکی بەغدایە بە هەمان شێوە فیشەکی بەرکەوت و بریندار بوو. شرطەکەی لێرە کوژنێکیش عەرەب بریندار بوو، یەکیشیان بریندار بوو عینە زەلام بوو. ئەلمومی یەکیشیان کوژرا وی کە کوژرا شورتە بوو پۆلیس بوو. باشە دەمچاو خۆیان پێچاو بوو. نا پێچاو احتیاطی خۆیان بوو. بەڵێ گەنج بوون هەردووچیان. بەدەماچە تەقیانە کرد. بەری ئادەماچەوە. لە دواوە یەکسەر گولەیەکی ناوە پشت ملیەوە کابرا کەوت کە کەوت دوایەوە سێ و چوار گولەی ناوە سەریەوە لە بەردەم عالماوە لێیدا و ڕای کرد بەس دەمی پێچرا بوو یعنی نەمان ناسی. پۆلیس دەستی بە لێکۆڵینەوە کرد. فەرماندەی پۆلیسی کەرکووک سەردانی شوێنی کوشتن و بریندارکردنی پۆلیسەکانی کرد. ڕاستەوخۆ دەست بە لێکۆڵینەوە و هەڵگرتنی شوێن پێی بکوژەکان کرا. بەدواچوونەوەکی لەسەر کە بزانین هۆکاری کوشتنی ئەو پۆلیسەمان بۆچی بووە کاتاگە دەرتانەکەین ناسنامەی بکوش بەدواچوونەکەین بریندارەکە زۆر باشە لە خەبەرزانیە هەوڵە دەینکەوە بگەینە نەتیجەیەک و هیچ کەسێکش لەم شارە تاوان بکەنی لەم دەستمان دەرناچێت. ڕووداوەکە لە بازاڕی لەنگەی کەرکووک ڕوویدا. ئامۆژوانی وتەبێژی پۆلیسی کەرکووک بۆ کورسات نیوز وەک ڕووداوێکی تیرۆریستی ناساندی و بەردەوامی ڕەوتی لێکۆڵینەوە بۆ دۆداچوونیشی باس کرد. کەڕۆن محەممەد کورسات نیوز کەرکووک.